هەڵۆ ئیلیەت ئەو ڕۆباسی زنجیرەیەک دەکەم دەتانم پێت بڵێم منافەسەی برێکینگ باد دەکات لە نیهایەت لە کۆتایی یانی ئەگەر باشتر نەبی لە برێکینگ باد طبعاً وەکو ئەو شۆ باسی زنجیرەی مستر ڕۆبۆت دەکەم طبعاً مستر ڕۆبۆت مسلسلەیە کە پێک هاتووە لە سار سیزن کە 46 حەڵقەیە طبعاً مسلسلەکە لەلایەن کەسێک دروستکرا بە ناوی سامی ئیسماعیل خەڵکی مسرە بەس لە ئەمریکا گەورە بۆ لەدایک بووە و لە هەمان کاتدا بەتەڵی مسلسلەکە ناوی ڕامی مالکە طبعاً ئەویش هەر مسریە ئەویش ئۆسکاری هەیە لە فیلمی بۆ هامین ڕۆداسپی کە دەوری فرێدریک دەبینی ئەو گۆرانی بێژە بە سمێڵ و ددانتیژەکە بەریتانیەکە فیلمەکە بایۆگرافیە طبعاً فیلمێک زۆر خۆشە بەس بۆی بێمەوە باسی مستر ڕۆبۆت کەم مستر ڕۆبۆت لە ئێستا بۆ کەسانەی نامێت سپۆیلی کەم بەس باسی پڵۆتەی سەرە دەکەم و جەدەست بە سپۆیل دەکەم طبعاً ئەو مسلسلەیە باسی کابرایەکی مهندسێکی ئایتی دەکا کە بەڕۆژ لە کۆمپانیایکی ئەوە ئیش دەکاتن سایبەر سکیوریتی ینی مەسەلەن کۆمپانیای سکیوریتی بەس لە ناحیەی ئینتەرنێت و ینی ناحیەی دیجیتال نەک مەسەلەن ناحیە فیزیکال شخصێک لەوێن دەربی سکیوریتی کۆمپانیای تر بکە ئەو سکیوریتی کۆمپانیای تر دەکات لە ناحیە دیجیتال لە ناحیە کۆمپیوتەر و داتا و سێڤەر و ئەو شتانە ئەو بەڕۆژ ئەو ئیشە دەکات بە شێویش هاکەرە خەریکی هاکردنی یەکێکە لە کۆمپانیای هەرە گەورەکانە لەو مسلسلەیە کە ناوی ئیکۆرپە ئیڤڵ کۆرپۆریشن طبعاً ئەو کۆمپانیایە ئەتا حەدەکی زۆر باڵا دەستە بەسەر هەموو دنیا بەسەر هەموو کەسێک لە دنیا لە هەموو مەجالێکیش دەکات لە مەجالی دەرمان لە مەجالی عقارات لە مەجالی تەکنەلۆجی مۆبایل و لە ناحیەی ئیتساڵات لە ناحیەی بانک لە ناحیەی مەسەلەن لاپتۆپ ئەو شتانە هەرچی شتێکی لە دنیای تقریباً سۆربەی ئیشەکان ئیڤڵ کۆرپ دەکات ئیڤڵ کۆرپ بە حەد دەکچیتە ناو ژیانی خەڵک کە هەموو سەیطرەی بەسەر هەموو ژیانی هەموو خەڵکی و ئاگالی هەموو خەڵکی دەکەن و چۆن ناکەن طبعاً ئەو کۆمپانیایە بە نیزامێکی ڕائسمالی کەپیتالیزم ئیش دەکاتن ینی فول ئەو ینی بەبێ ڕەحم بە هیچ مۆزەفەک و بە هیچ کەسێک بکات طبعاً لەوێندەر ڕامی مالک کە لەوێندەر ناوی ئێلیەتە هەڵدەستێ بە هاکردنی ئەو کۆمپانیایە و خستنە ڕووی سێڤەرەکانی و هەموو داتایەکانی و توانەوەی هەموو سێڤەرەکانی ینی ئەو کەسانەی کە مەسەلەن پارەیان داناو لە بانقی ئەو هەموو ڕەسمال و دەوڵەمەندە زەخمانەی تێدا پارەکانیان هەموو بە دیجیتال ینی کە لە سێڤەریانی هەموو سێڤەرەکان هاک دەکە هەمووی تەفروت و نادەکە طبعاً ئەو مسلسلە ئەحداسی سیزنی یەکەم باسی ئەوی دەکا بەرەبەر ئەتا دەچێ ناوی ئەتاوەی لێ کابراکە لە عینە وەختیش ئەو کوڕە ئێلیەت سۆشیال ئەنزایەتی دیسئۆردەری هەیە ناتوانین تێکەڵی خەڵک بی ناتوانین لەگە خەڵک بژی ناتوانین بچێتە حەفلەک و کافتریاک و ئەو شتانە هەر 24 سەعات بەتەنێ و دەرمان وەردەگری و عیلاج لای و عیلاجی تێراپی ینی عیلاج وەردەگری بە قسە لای دکتۆرێکی نەفسی بێزگەلۆی کە عیلاج بە دەرمانیش وەردەگرین بۆیە ئەتا حەدەکی زۆر ئەو شەخصە چۆن بیڵێم ینی سۆشیال ئەنزایەتی دیسئۆردەر کارکتەری وەلێکی دیە بایپۆلەر بی و تۆزێک ینی منتەوی بی و تۆزێک ئەوە بی حەز ناکات تێکەڵی خەڵک بی ئەتا بەرەبەر لە سیزنیەک بە ئەخیرەکەی بۆت بە دیارەکەوی لێرە سپۆیلە ئەگەر نەدیتە ڤیدیۆکە دابخیان ئەگەر توێت ماشکەی لێوێ بە دیارەکەوی ئەو کوڕە سکیزۆفرینی کە شیزۆفرینیای هەیە ینی دەوری بابی خۆی دەبینی لە ڕاستیدا بابی نەمایە مردیە شخصەکی دیە لە ناو سیزنیەک یارمەتی دەدا ناوی مستر ڕۆبۆتە بە حساب ئەو دەهێنتە ناو سۆسایەتیەکەی کە بە ناوی ئەف سۆسایەتی بۆی هاکی کۆمپانیای ئیڤڵ کۆرپ بکەن بەس بە دیارەکەوی ئەو کەسە بەس ئێلیەت خۆی دەبینی و قسەی لەگەڵ دەکا و ئەو شخصش بابی بووە کاتی خۆی طبعاً ئەوە لە سیزنی یەک ئەوە ئەحداسکە سیزنی دووەم کە هاکەکە سەردەگری زیاتر باسی کەرەکتەری تەفاسیلی وردی کەرەکتەری ئیلیەت دەکا مێشکی چ ڕوو دەدا و نەخۆشی نەفسیەکانی چۆنە و تەفکیری چۆنە و چۆن لەگە خەڵک دێ و تێکەڵبی یان مەسەلەن لای تو قسە چی دەکا بەس لە پشتەوە ئەو هیچ دڵی خۆش نیە لای تو دڵم خۆشە بەس لە پشتەوە ناو مێشکی هیچ دڵی خۆش نیە و سرعەکێ لە مێشکی و دائیمەن حەشیش و ئەو شتانە وەردەگری طبعاً سیزنی دوو تۆزێک ئەحداسەکانی خاوترە ئەمە سیزنی یەک دەتانم بڵێم
9 دەدەمێ لەدا سیزنی 2 7 لەدا سیزنی 3 و 4 هەردووچی 10 لەدا طبعا لە سیزنی 3 دوای بەرەبەرە بە دیار دەکەوی کە ئەو کۆمپانیای کە هاکییان کردیەوە مجرد بیدایەتەکە مەجموعە نەفەرێکی زۆر زەخم ینی تقریبا دنیای بەڕێوە دەبن نەکەرە ئەو کۆمپانیایە بە قیادەی ژنێک ناوی وایت ڕۆزە لەگەڵ مینیستەر ژانک سینیە وەزیرەکەم طبعا بەرەبەرە ئیش دەکات لەسەر ئەوی ئەو جەماعەتش کەشف کاتن و جەماعەتی ئەوەکیان هەیە ئارمیەک ناویان دارک ئارمی کە ئەوانە لە هەموو دنیا بڵاو بوونەتەوە لە هەموو شوێنەکەنە لە هەموو دائیرێک هەموو مۆزەفەک لە هەموو دائیرێک مەسەلەن مۆزەفەکیان هەیە ئیش بۆ ئەمکە لە هەموو وڵاتێک لە هەموو دوکانێک لە هەموو فەڕاک تاوەی لێ هەز دەکە کە هەموو دنیا لە بن سەیطرەیوانە طبعا زۆر هەوڵ دەدا تا کەشفی جەماعەتی دارک ئارمی کەشفکا بۆ دنیا و بۆ هەموو ئەوەی هەموو حساباتی بانقی ئەو کەسانی کە ئەو دارک ئارمی بەڕێوە لەبن پارەکانیان هەمووی حسابیان سفر کاتەوە طبعا سەرکەوتو دەبی لەوەی بەس لە سیزنی لەگەڵ ئەوەی کە لە سیزنی یەک مەجموعە کەرەکتەرێکی تازەی تێدا ئەوجا ینی کەرەکتەرێکی تێدا ئەو کەرەکتەرانە بەردەوام دەبن لە سیزنی 3 و 4 و شتیوە یەکێک لەوانە ئیزابێل ناوی ئیزابێڵە طبعا لە سیزنی 4 بیدار سیزنی 4 هەر بۆی دەست پێ دەکات دەیکوژن لە بەرەوەی قسە بە دارک ئارمی دەڵێ و دەڵێ کەشف دەکەم کە دارک ئارمی وایە و ئەم بۆم دنیا کەشف دەکەم کە ئەوانە ئەمنیانی استقلال کردێ بۆ شتی خۆیان بەس ئەم کەشف دەکەم طبعا لە پێش سایبابی دەیکوژن مەشەدەکە زۆر غەریبە ینی سیزنی 4 بۆی دەست پێ دەکات طبعا سیزنی 4 حەڵقە لە 2 حەڵقە شاسترە حەڵقە لە 2 حەڵقە زارێ حەڵقە چتیدا حەڵقەی حەف پرۆکسی ئۆثنیکیشن ڕیکوایر ئەو حەڵقەیە 9 لە 9 هەیە طبعا ئەو حەڵقەیە ینی هەرچەند باسی بکەم ینی کەمە ینی بۆ لەو حەڵقەی بووی بە دیار دەکەوێت ئێڵیەت بۆ بابی خۆی دەبینی ینی باب و داک و خۆی زایدەن خۆی دەبینی بە ڤێژنەتی بچووکتر ینی کە منداڵ بووە بۆی بە دیار دەکەوێت لەبەر چ بابی دەبینی بۆ نوعیانی ئەو نەخۆشی یەکەم ئەو لایوی بەس بابی برادری بۆ ینی بابی فول ئەوەی ئەوەی بۆ دروستکرد یەک کەرەکتەرێکی گەورە لە ینی لە مێش خۆی کە بابی تاکە کەس بۆ برادری بۆ دایم دامی کردێ و سەپۆرتی کردێ و شتیوا بەس لەوێن دەربووی بە دیار دەکەوی بزەبەت وەخت خۆی بۆ ینی بابی ئەسڵەن وا باش نەبووە ئەسڵەن بابی سێکشوەڵی تعدای لێ کردیە و دەستی لێدا و دەستی بۆ بردیە و زۆر خراب بۆ لێ و داچی لیدا و شکاندیتەوە بۆیە لە مێش خۆی باب و داکەچی دروست کرێ بە نەفسی شکل بەس بە پێرفێکتی ینی بزەبت ئەو ینی لە مەشەرێک دەڵێ بە ئەوی دەڵێ ئەتو ئەو بابە بووی کە من هەڵم نەبژاردی بەس ئەتو ئەو بابێک کە ئەمن بەخۆم دروستم کردیە ینی قەزدی ئەوەیە بابی خۆی کە بەخۆی هەڵی نەبژاردیە بەس ئەو بابە بەخۆی دروستیکی لە زایدەنداکی طبعا ئەو مسەسە لە هەرچەند باسی بکەم کەمە لە ناحیەی ئەو تەکنیکی تەمسیلی ئەو کوڕەی کە کو دەوری یەکەچی چۆن دەوری یەکەچی نەخۆشی نەفسی دەبینی کە سکیزۆفرینیا هەیە ینی مەشەری تێدایە سەدمە لێ دەدا ینی و لە عینە وەخت یەک عیبی هەیە ئەمن حەزم لێ بوو بە نەوەچیری تەطبیقیان کرد بە عیب نییە بەس ئەمن هەستم دەکرد ئەوە بە لەبەرەوەی ئێڵیە دوو کەرەکتەری تێ کەرەکتەری خۆی و کەرەکتەری مستەر ڕۆبۆت کە دەبتە کەرەکتەری مستەر ڕۆبۆت ممەسیلەکی دیاوی نەفەرێکی بە تەمەنە ئەو ئالساس کەرەکتەری مستەر ڕۆبۆتە بەس ئەو کەرەکتەرە بە ئەسڵ بابی بوو وەخت خۆی بەس مردیە ئەمن حەزم دەکرد هەر ئەو کەرەکتەرش هەر ڕامی تەمسیلی کرد بەس لە فەیسێک تو با فەیسێکی دی ینی ڕامی نوعی تەمسیلی وەک ئیلێت فەرقیە بە نوعی تەمسیلیشی وەک مستەر ڕۆبۆت فەرقیە بە وەک بابی ئەو کات زیاتر ئیمکانێتی ئەو کوڕی بە دیارەکەوت لەبەر ئەو کوڕە زۆر متەمەکینی ینی بە تەواوەتی توانێت بە دیارەکەوت کە ئەوە چەند دەتوانی ڕۆلی سەرەکی ببینی و ڕۆلی جیاواز بین لە ناونەفسی شخص لە ناونەفسی دەموساو لە ناونەفسی ئەوە بۆی ئەوە بۆ بەڕای من ئەگەرەوە ئیکرد بە زۆر عەجایبتر دەرەچوو و زایدەنیش هەندێک ئەنگڵی تەسویری هەیە کۆمپۆزیشن بەجددی ینی ئیزعاجت دەکات خاصە لە سیزنەکانی بیدایی یعنی مەسەلەن ئەمن ئێستا لە ناوەندی ئەوەیمە ڕول ئۆف ثێرد مەسەلەن ئەمن بێمە ئێرە ئەلێرە قسەی بکەم مەسەلەن لەو زاوی لە عین وەخت يعني كاميرا كش أو هابي يعني أو كذا كنت ما كان أصلاً تانشي أو منظري بكم تانشي وشخصي بكم يعني أوش تانا أتالي رادي أتأستليك في المسلسلين دي تبز إيو كوري دي بس لسيزني صار كم دبتو بس توزك تكنيكي دي بكادني كاميرا بنوع شيء دي حركة بكاوشتي أو توزك عذاب تروزان ترى بس أو تكنيكي اللي بين كم دبتو أوي كزور إذا من أو عيبي تاك عيب لي بيني مهرو عيبي أجرنا ساوند تراك لناحية حواري قصة كردن لناحية
یعنی ئەم پێ دەڵێم دەتانم بڵێم لە برێکینگ بادیش باشترە نیهایەتی ئەگەر وەکو ئەو نەبی. ئەو فیلم بەس ئەو مسلسلە تۆزێک دراامایە دەبی تااقەت هەبی زۆر بەرامبەر دابنیشی حەڵقەکانیشی دوور درێژە قسەکردنی زۆر تێدایە بەس ئەمن بە گرنتی پێدەم بەس تەماشەکە هەندێک لەگەڵی بڕۆناو ئەوەی ناتوانین تەرکیکە یەکەکە لە هەرە مسلسلە خۆشەکانە تا ئێستا لە ژیانم دیتە بم و پەشیمانیش نابیۆ لێ و هەڵۆ ئیلیت طبعا زۆر سپاس داوای لێبوون دەکەم ڤیدیۆکە درێژ بوو ئەگەر هەستان کرد ڤیدیۆی زیاتر دروست دەکەم تاوام بەس لایک و سەبسکرایبی چەناڵەکە لە بیر مەکەن و بە هیوای ڤیدیۆ تازە